برێس سۆهراب کەریمی شۆڕبەکاری سیاسی ji Vancouver gelmeye. Birê Sohrab demata baş be. Êdî şer niha di qonaqekê spas. Êsta şereke li qonaqekî metirsîdar daye. Çekî stratejî bekardeynin li leyên Îran û li leyên İsraîlê we. Paytextî yektir dekene amanc. Êdî hiç umêdekîş niye astî tundî xaw bikirêteva. Serin jî tu li ser dua pêşhatekanî rewşeke. دیارە ئەوەی کە لە ناو کۆمەڵگای بڵین ڕۆژهەڵاتی ناوڕاستە باوە ئەگەر لەبارەی بۆ گەیشتە و ئاستەی ئەگەرمان هەوێ هۆکارەکەی ببینینەوە لەبارەی زانستیەوە پێم وابێ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە بەشێک لە دیکتاتۆرەکانی منتەقەکە وەها بۆ دەسەڵاتە ڕوانن یا دەبێ هەر بمێننەوە یا ئەگەر نامێننەوە دەبێ وڵاتەکەی خۆیان لەگەڵ خۆیان وێران بکەن. ئەمە نمونەیەمە زۆرمان بووە وەکو نمونە قەزافی سەدام حوسێین ئەوە ئەسەد ئەو دەو تیپانەیە ینی کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەوەی کە پێکاتەی ئێران بە گشتی بەپێ ئەو گۆڕا ئەو ڕەنگاوڕەنگیە کە هەیە لەبێ دیکتاتوری هەڵ ناگری ینی ئەگەر دیموکراسیەکەی ئەگەر نەبێ حتمما هەرداینی بێ ئەبێ بە دیکتاتورێکی خراپ لەبەرەوە تا ئێستایژە خەڵکی ئێران بەو زەهنیەتە نەیانتوانیە قبول بکەن ئەو پێکاتە ڕەنگواڕەنگە دەبێ بە شێوازێکی دابشکردنی دەسەڵات ئەو مەسەلە دروست بێ. بۆیە ئێمە دەبینین کە ئەمڕۆ تەواوی ئەم سیستمە سیاسی لەبەرەوە مەشروعیەت بداتە خۆی دوژمنێکی وەکو ئیسرائیل بۆ خۆی دروست کرد و ئەو تەواوی وزەی ئابووری وڵاتی ئێران کەوتە سەر سێ بنکەی ئەسڵی. یەکێ ئەوەی پرۆکسیەکانی لە سەراسەری ڕۆژهەڵاتی ناوڕاست، دوو بەرنامەی موشکی و سێ بەرنامەی ئەتۆمی هەمووی لێرە دانابوو و ئەمەیش لەبەر ئەوە بوو کە من زۆرم پێسێ بوو کاتی خۆیش لەگەڵ ئێرانیەکانە قسەمان دەکرد کە ئەمە بوو ئێران بۆ لای شەڕێکی گەورە و ئاوا دەبات. ئێستا شەڕەکە گەیشتوێتەوە ئاستەی کە ئێمە دەیبینین. من پێم وابێ بەپێ ئەو هەزینەی کە ئیسرائیل کردوویەتی و بەپێ ئەو دوژمن فرۆشیەی کە ئێران کردوویەتی دژێ ئەوان پێم وانە ئەو شەڕە هەروە بەڕاحەت لە کناری یعنی دەوڵەتی ئیسرائیل لە کناری لێگەڕێ کە دیسان ڕژیمی کۆماری ئیسلامی بتوانێت خۆی تەرمیم بکاتەوە بە بوونەی مفاوزات و دانوستانێکەوە کە ڕەنگە بتوانێت کاتێکی زۆرتر بکڕێت. لەبەرەوە ئەمە 45 ساڵە دنیا ئەوەی زانیوە کە تەواو ئەو سیاسەتانی کە ڕۆژاوای دنیا لەگەڵ ئێرانە کردیان و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیژە زۆر داین و وڵات بوو کە مەماشاتیانەکرد ینی دەیانەویست جۆرێک حکوومەتی کۆماری ئیسلامی ڕابگرن لەگەڵ خۆیان بەڵام دین نەکە شکستی خواردووە ئەو پرۆژە شکستی خواردو کۆماری ئیسلامی ئەوە نییە کە داساکی وەکو تەنانەت دیکتاتۆرێکی نۆرماڵیش لەگەڵ کۆمەلگای جیهانی. کاک سۆراب کەواتە لەم سەروبەندەدا خۆ وڵاتانی ڕۆژاوا بەیاننامەیان هەیە بەس دەکرێت مرۆڤ پشت بە بەیاننامەکان نەبەستێ لەوانە بەیاننامەکان تعبیر لە سیاسەتە ڕاستەقینەکەی ئەم وڵاتانە ناکەن سەبارەتی چنگێتی ئیدارەکردنی ڕەوشەکە کەواتە پێت وایە ئێستا ئەوان چون تەعامل لەگەڵ پێشهاتەکانەکەن بە تایبەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئیران و لەگەڵ سیستەمەکەی ئەوەی کە من لەگەڵ قسەکە جنابتا هەم بە پێ من عەرزم کرد گوتم ئەو سیاسەتە شکستی خواردووە ڕۆژاوا زانی کە ئەو سیاسەتە تا ئێستا شکستی خواردووە. لەبەر ئەوە ئەگەر ئێمە لە چەند مانگی ڕابردووە چاو بکەین لە هەڵسوکەوتی وڵاتانی ئوروپی و غەربی چ ئەمریکا چ وڵاتانی ئوروپی ئێمە دەبینین زەختەکەی ئەوان زۆرتر بوو. تەنانەت ئێمە لە چەند مانگی ڕابردوو ئەوەمانە دیت کە وڵاتەکانی سەرەکی ئوروپی وەکو بریتانیا وەکو فەرانسا وەکو ئاڵمان تونتر لە تەنانەت دەوڵەتی دۆناڵد ترامپ لەگەڵ ئێرانە مەعاملیان کرد و هەڵویستیان کرد. بەدەستم ئەوەیە گەیشتە قۆناغێک کە دی نابێ ئەو سیاسەتە درێژە بدری وە سیستمی کۆماری ئیسلامی بەگشتی دەبێ هەڵوەشێتەوە. بەڵام ئەوش کاریگەریەکی بە هەرحاڵ ئەمە لێرەدایە وەکو کورد کاریگەریەکی زۆری لەسەر پرسی کورد هەیە. ئەخر ئیران وڵاتێکی وا ئاسان نییە وەکو سووریا وەکو وڵاتانی تر کە بەم شێوە خۆ دەزانی ئیران ئەوەی ئێستا هەیە میراتگیری ئەمپەراتۆرێکی هزاران ساڵە. ئیرانیش بێژگە پێیگە سیاسیەکەی جیۆسیاسیەکەی دیموگرافیەکەی جوگرافیەکەی ئەنی ئاسانە بەم شێوەیە. من پێم وابێ یەکی لە هۆکارەکانی تا ئێستا نەیانتوانیە ئەقدام دژێ ئێران بکەن هەر
بە گریمانەگرتنی ئەو استدلالێ بەڕێستەیە لەبەرەوەی کە تا ئێستا وتیان ئێران وڵاتێکی گەورەیە و ئەمانە من پێم وانە مەسەن ئێران وڵاتێک بێ پەیوەندی بێت درستە پانوبەرینە ئەرێ وڵاتێکە لە وڵاتە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەڵام ئەوەی کە ڕەبتی بە ئەمپراتوریوانەوە بێ من پێم وابێ ئەوە هەنی ئەو نییە کێشەی ئەو نییە بەڵام مەسەلەکە ئەوەیە لە ئێرانە کە تۆ وڵاتێکی ئەوە پانوبەرینیژە دەرفەتێکی زۆرتریش بوو بۆ کۆنتڕۆڵکردنی کۆماری ئیسلامی بەڵام هیچ موقع بەداخەوە لە ساڵانی ڕابردوو لە دەیان ساڵی بڵین چ ساڵی ڕابردوو هیچ موقع وڵاتانی ئوروپایی لە ئەو زەرفیەتانە کەڵکیان وەر نەگرتکە چۆن بتوانن لە ناوخۆ سنوورەکانی ئێران بۆ ئەو ڕژیمە وەکو ڕژیمێکی نامتعارف بڵین ڕژیمێکە کە داناساکی لە بەرابەر ئەو قەوانین یاسایی بەڵام لە ئێستادا ئێران بەهێزەوە بەرگری دەکات و بەهێزیشەوە لە ئیسرائیل دەدات ینی سیستەمێکی سەرکەوتوو بووە حتا تێپەڕاندنی سیستەمی دژە ئاسمانی ئیسرائیل کە 4 جووری هەرە پێشکەوتوو هەیە نەیتوانیوە ئیران ڕابوەستێنێت کە ئامانجەکانی نەپێکی من پێم وابێ ئەوە بەشێک لە بەرنامەکەیە ئەگەریوە چاودێ بکەن تەواو بەرنامەکانی تا ئێستا ینی ئیسرائیل توانی کە لە زەربەی ئەوەڵ بەشێکی گەورە لە سەرکردایەتی سپای پاسداران و نیروامنیەتیەکانی کۆماری ئیسلامی بکوژێ هەمووی داڕێژرا بوو من پێم وابێ ئێستا کە ئیسرائیل ئەو کارێکردێ مەسەلەکە بەهێزبوونی نییە مەسەلەکە ئەوەیە خۆیان لە تەواو زەرفیەتەکەیان دروست نەکردووە چونکە ئیسرائیل دەیهەوێ وڵاتەکانی دیکەی ئوروپی و ئەمریکایش بێنێتن ئاستی شەڕەکە کە بتوانن مەسئلەی کۆماری ئیسلامی بۆ هەمیشە یەکەلا بکەنەوە لەبەرەوەی ڕەنگە ئیسرائیل بۆ ئەوەی کە ئیسرائیل بتوانێت ڕژیمە کۆماری ئیسلامی لە بین ببا یعنی مەودایەکی درێژە کێشی هەر بەو دەلیلانەیە کە جنابتان فەرمایشتان کرد کە وڵات ئێران وڵاتێکی پانوبەرین و ئەمانەیە فاصلەی ژێیانی نێوانی ئیسرائیل و ئێرانیش بەڕاستی چەند وڵاتە یعنی ئەوە نیە دەست بە یەقەو هاو سنوور بن لەبەرەوە من پێم وابێ ئەوەیش کە کۆماری ئیسلامی توانی موشکەکانی کۆماری ئیسلامی چەند شوێنێک لە ئیسرائیل بپێکێ لەبەر ئەوەیە کە بتوانێت ئەو وڵاتانی دیکەی متحدی یا ئەوانەی کە لە ئەرسی سیاسەتە هاوبەشی ئیسرائیلن بکێشێتە ناو شەڕەکە و بەشێ لە هەزینەکە تەقەبوڵ بکاتەوەوانە کەواتە لەم شەڕەدا خۆ دەزانی هەم ئیسرائیل و هەم ئیرانیش دوو وڵاتی هەرێمی کاریگەرن لامان کادا دوو وڵاتی خاوەن بێگومان جبەخانەیەکی گەورەی سەربازی حتا پیشە سازی سەربازی ئەم وڵاتانە بەردەوام بەرەو پێشەوە چوتەوە کەواتە لە ململانی ڕاستەخۆی ئەم دوو وڵاتە کامیان سەرکەوتوو دەبن هەردووکیان یەکی لەسەرەوەیتە سەرکەوتوو دەبێ یان دەرئەنجام هەردووی ماندوو دەبن لە گەلێکتر دەرئەنجام دەکەونە ڕێکەوتن چارەنووسی ئەم دوو وڵاتە لە چارچەوەی ئەم سیرعیکەیە چی لێ دێت من پێم وابێ ئەوەی کە ئێستا ئەگەر لە سەرەتای شەڕەکە و یا تەنانەت ئەو دەرگیریەکان دیکەیش کە لە ساڵی ڕابردوو لە نێوانی ئیسرائیل و ئێرانە ڕوویدا بە پێ چەند هۆکار تا ئێستا ئیسرائیل لەبەرەوە بوو لەبارەی زانیاری و زانیاری ئەمنیەتی ئەوانەوە حتمما لەبەرەوە بووە لەبارەی تەکنۆلۆژیای زۆر لە پێشترە لە ئێرانە دیارە هەرە جۆرەی کە خۆت کوتت ئەگەر تم مەقارنێت بکەی مەقایسەی بکەی لە نێوانی ئەو زەربانەی کە ئیسرائیل لە ئێرانی داوە ئەو زەربانەی کە ئێران لە ئیسرائیل داویەتی یعنی قابل قیاس نییە ئێمە ئەبینی زۆربەی هەرە زۆرین پێگا ئەسڵیەکانی سپای پاسداران لێ دراوە بەڵام ئێمە بینین تەنیا یەک دوو دانە لە موشکەکانی کۆماری ئیسلامی لە ناو شارەکان دراوە و من پێم وابێ ئیسرائیل ئەیتوانی بەرگیری ئەوانیش بکات تەنیا لێ کەمترین لە بڕێ لە ئەو لایە دژەفڕانەی کەڵکی وەر نەگرتووە دەنا ئەیتوانی بەری بگەی لەبەر ئەوەی کە ئەرزم کردی بتوانێت سرنجی ڕای جیهانی بوودای خۆی ڕابکێشێت و چونکە ئێران متحدێکی سەرەکی لەسەر ئاستی جیهانی دانی ئێمە دەبینین هەم چین هەم ڕووسیە کە پیان وایە متحدی ئێرانن بەڵام بەدڵنیایی و بەرژەوەندی ئەوان لەگەڵ غەربا زۆرترە لە ئەو بەری جبهەکەوە کە ئیسرائیل بەشێکی دانە بڕاو لە دنیای وڵاتانی ڕۆژاوایی وڵاتانی غەربیە ئەمە متحدێکی ئستراتیژیکی ئەوانن و هەمیشەیش تاحدیان کردووە بە پاراستنی ئیسرائیل من دەزانم ئەم شەڕەتە ساخرەکەی
بە قازانجی ئیسرائیل تەواو دەبێ بە دڵنیاییەوە ئێران دوو ڕێگە نییە پێشی یا دەبێ ڕژیمە کۆماری ئیسلامی بە تەواوی لەبین بچێت یا ئەوەی کە مەجبور بێت تەسلیم بێت وە تەواوی ئەو فەرزانە و ئەو مەرجانەی وڵاتانی ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی غەربی قبول بکە. لە بینی هەردووکیان کامیان هەڵە بژێرێ بەڕێیتەوە؟ لە بینی ئیسرائیل و ئەمریکای لە بینی ئەو دوو خیارێکە تۆتی ئێران من پێم وابێ بەو جۆرەی کە من دەیبینم بەو جۆرەی کە کارناسانی جیهانی لەسەر دەروونناسی عەلی خامنەی کاریان کردووە. عەلی خامنەی تا ئاخر ناتوانێت لە ڕۆڵی کە تا ئێستا هاتووە لە ئەو قاڵبەی کەدا ئێستا کاری کردووە لە ئەرسەی سیاسیا بچێتە دەرەوە بە شەرتی ئەو مەرجانە قبولکان مەجبورە بچێتە دەرەوە لەو قاڵبە بچێتە دەرەوە بە ئستاتوسێکی نوێ لەگەڵ دنیا مەعاملە بکا کە من پێم وانی عەلی خامنەی ئەو قاڵبە زەهنیە هەڵبگرێەوە بتوانێت وەکو کەسایەتی ئەو کارە بکە. مەگەر شتێک هەیە لە ناوخۆ فشارێک بۆ بێن ناچار بێت دەسەڵات بەجێ خۆ دەزانی کۆماری ئیسلامی ئیران لە دەرەنجامی شڕەشێک هاتوتە ڕۆژەوە بە تایبەتی لە ساڵی 1970 عنی ئەو کاتەی کە ئەم سیستەمە لە ئێران دروست بە ڕۆباڕووی شەڕێکی سەخت لەگەل ڕژێمی پێشووی عێراق لەگەل سەدام حوسێن بووتەوە 8 ساڵ شەڕەکە درێژەی کێشاوە بەردەوام ڕۆبەڕووی ئابلوقی ئابووری تون بووتەوە بەردەوام ڕۆبەڕووی بێگومان زەختی ڕۆژاوە بووتەوە بەڵام تا ئێستا خۆی ڕاگرتووە بەردەوامە پێگەکێ بەهێزتر بووە تەکنۆلۆژی سەربازی بەهێزتر بووە ئێحتیمال لەسەر خۆی بووە خۆی چێکی باش بەرهەم هێناوە کەواتە پێت وایە شتێکی ئاسان بێ ئەم سیستەمە بلەرزێ ئەو سیستمە داخراوانە لە هەر کوێ لە دنیا بن ئیسە چ کۆماری ئیسلامی بێ چ کورەی باکوور بێ و چە نامیبیا بێ وڵاتانی ئەفریقایی بێ وە چ مەسەلەن وڵاتێکی وەکو وڵاتانی کۆمونیستی بێ لە کوبایش هەروایە تا ئێستا تا کاتێکە توانێت سەرکوتی ناوخۆیان هەبێ بە دڵنیاییەوە ئەمێننەوە ئەوە لەبەر ئەوە نییە کە ئەو تانسی لێ زۆرترە کۆماری ئیسلامی لەبەر ئەوەی کە ئەگەر پێمان وابێت تەکنۆلۆژیای ئەتۆمی ئەوانەیە دروست کردووە زۆربەی هەر زۆری کۆپی کردووە لە وڵاتانی وەکو کورەی شماڵی و تا ڕادێک ڕووسیا و چین زۆرتر کۆپی لە موشەکەکان ئەوان و تەکنۆلۆژیای ئەوانی کردووە ئەوش بە چه قیمەتێک وە بە قیمەتی ئەوە بووە کە دەستی لە ناقی خەڵکەکە ناوە و ئەو کێشە ئابوووریە کە بۆ خەڵکی دروستکراوە لەبەر ئەوەیە کە ئەو سەرمایانێکە دەبێت خەرجم لانی کەم ڕێگەوبان و کارایی کێژە بەناییدا وڵاتانی ناوڵاتەکەی بێ کردوێتە خەرجی ئەوە خۆ ئەویژە ئێمە دەزانین کە تەنیا کوردس ئەرزکەم لە خزمەتە تەنیا ئێران نەبووە کە توانیە ئەوەندە خۆی ڕابگری کوڕی شماڵیش هەروە ڕایگرتووە بەڵام بە چه شێوەی بەو شێوەیە کە تا ئێستا خەڵکەکەی بەهرحاڵ لەژێر زەختا بوون سەدام حوسێنیش من پێم وابێ ئەگەر هێرشیان نەکردایەتە سەرێ ئێستا بەردەوام بۆ بڕە دەستکەوتیژێ بۆ ڕەنگە بیتوانایە بڕێک لەباری سەنعەتی موشک و کارێلی ئەمنیەتی و چەکسازیەوە بیتوانە سەرکەوتووی بەدەست بێن پێتوانێت تەحملی خەڵکی ئێران تەحملی ئەم وازاش بکەن تا ئەو جێ دیارە ئەگەر ئێمە وەکو کۆمەڵگە ناز تەماشای کۆمەلگای ئێران بکەین جیاوازیت لە نێوانی کۆمەلگای ئێران و بۆ نمونە کۆمەلگای کورەی شماڵی یا کۆبا یا مەسەلەن خەڵکانێکی دیکە کە سیستم دیکتاتورەکەیان قبول کردو ئەگەر هەڵە سەنگینی لەگەڵەوانە بوومان دەرئەکەوێت کە خەڵکی ئێران تا ئێستا قبوڵیان نەکردووە زۆر جاریش هاتوونە سەر مەیدان و نەشراونەتەوە هەر چەند ساڵ جارێک ئەگەر خۆتان وەکو ڕۆژنامەوانی حتمە سرجلانداوە لەو بابەتەوە بینەرانی بەڕێزی ژۆ مەسەلە دەزانن ئەوەیە کە هەمیشە خەڵکی ئێران هاتوون و ناڕزایەتیان دەربڕیوە ئەگەرەوە بزانن تەنانەت لە مبارزاتی مەدەنی لە حتا بگرە مبارزاتێکی سەختە بزاری لەگەڵ کۆماری ئیسلامیە دەست بۆ یەقەب بوونە و مبارزەیان کردووە و ئێمەش دەبینین یەکێ لە دەرهۆکارەکانی ئاماری ئەعدام و کوشتن و بڕین و زیندانی سیاسیەکان نیشاندەری ئەوەیە کە ئەو خەڵکی ئێران قبوڵی نەکردووە بەڵام ئەوەی کە تا ئێستا سەر نەکەوتوون ئەو هۆکارەکانی دیکەی هەیە ڕەنگە لێرە مەجال نەبێت لەسەر قسە بکەین لە چارچۆی ئەو گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باز دەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ نزانم چی و گۆڕینی سیستەمەکەی شێوازی ئیدارەکردنەکەی ئیران ئەکەوێتە کام گۆشەی ئەم گۆڕانکاریانە
ئەوەی کە ئێمە دەیبینین بە پێ وسعەت و بە پێ ینی مۆقعیەتی ژۆپۆلیتیکێ ئێران هەر کەسێکی دیکە لە کۆمار ئیسلامی بێ وڵاتێکی گرینگە لە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست، وڵاتێکی کاریگەرە، بەڵام ئێمە دەبینین تەنانەت لە ناو منتەقەکەیژە کۆمار ئیسلامی ئێران یەک دانە متحدی هاوبەشی ژێ نییە. جاران کە مەسەڵ وڵاتانی وەکو سووریا پرۆکسیەکانی وەکو حزب الله و وەکو حەماس و ئەوانە بوون، ئێستا ئەوانەی وەکو جاران توانایان نەماوە. دیارە لە نێوان ئەوانەدا ئەگەر ئێمە بڕوانین ڕەنگە لە زاهر وڵاتانی عەرەبی یا تورکیا یا ئەوانە قسەیەکێ بەسەرەن ئەوە بکەن کە مەحکومی دەکەن هێرشەکە ئیسرائیل بوو سەری ئێران، بەڵام ئێمە پێمان بە باشی ئەزانین هەبوونی کۆماری ئیسلامی لە بەرژەوەندی هیچ کام لە وڵاتانەی ناو منتەقەکان یا حتی تەنانەت دراوسەکانیان وەکو عێراق و هەرێمی کوردستانیشدا. بەڵێ لەم چارچەوەیە لە کاتێکا کە ئێران وەکو تاڵیبە و ڕەوشە بگات تەوازنی هەیە ساوسەنگی هێست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چێ دەگات؟ بە تایبەتی ئێران خۆ دەزانی وڵاتێکی جوگرافیەکی فراوانی هەیە، هاوسەی هەستیاری هەیە، لامانکەدا دیموگرافیەکی جیاوازی هەیە. وایە لەبەر ئەوەی کە دیارە ئەو جۆرێکی یەکی لە هۆکارەکانی کاریگەری وڵاتی ئێران لەسەر ناوچەکە هەرو مەسئلەیە کە فەرمودیەکی باشی دموگرافیەکەیە کە ئەمە دەبینین لە کوردستانی خۆمانەوە بگرە خۆڵایی استراتیژی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتە یا مەسەلەن ئازەربایجانی وڵاتی ئازەربایجان لە باکووری ئێران خۆڵاییەکەی ئازەربایجانی ئێرانە یا لە باشوورەوە عەرەبەکان هەن یا لە ڕۆژاواوە مەسەلەن بەلوچەکان و ئەمانە هەن یەکی لە هۆکارەکانی کاریگەری هەر خودی ئەمەیە. یعنی ئەمە ئازانی مەسەلەن کوردستانی ئێران ڕاستەوخۆ لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری هەیە، ئەوە نیشان نادا کە مەسەلەن لەبەرەوە ئێران وڵاتێکی گرینگە لەبەرەو دموگرافیە کە جنابتیش فەرمایشت کرد کە ئێمە دەبینین تەعاملی فەرهەنگی چڕۆکە لە نێوان کوردستان ئێران و کوردستانە باشووردا هەیە. ئەو کاریگەریە لە حاڵەتی ژۆپۆلیتیکەوە ڕەنگە بچێتە حسابی ئێران، بەڵام ناچێتە حسابی کارایی سیستمی سیاسی ئێران. ولی برێس سۆراب کەریمی شروع بەکاری سیاسی لە ڤانکوڤەر گەلمە بوو. گەلێ سوپاس.